تا چەندە ئەمریکا ڕێگا ئەداوە تا چەندە ئەتوانن ئەو وڵاتانێکەوە لە ژێر هەژمۆنی ئەمریکەکان دەربچن و وەرکە بەرایەتی لەگەڵ ئەمریکەکان بکەن. ئەم سیاسەتێکەوە ئێستا ترام گرتوێتە باید ئەگەر بە شێوەیەکی تەواو هەر ئاو هایکەوە ئێستا ئەڕوە بەردەوام بێت دۆست بەخۆیەوە ناهێڵێ دۆست بەخۆیەوە ناڵێت ئەو دۆستانشکەوە ئەو بەخۆیانەوە ناهێڵێ بێگومان وڵاتێکی ئاستا و سادە و ساکار یعنی بەحرین نین باوە بەحرین و کوێت و ئەمانە نین کۆمەڵە وڵاتێکن کەوا سنگینێکی زۆریان هەیە لە ئاستی ئابووری و لە ئاستی سیاسی و لە ئاستی سەربازی لە جیهانە ئەوانە ئەتوانن هەنگاو بنێن بەڵام هەنگاونانەکە ئەوە بم پەلەیە نابێ ینی بۆ ئەم جەنگە نابێ ئەم جەنگە نابێ بەڵام ئەکرێت وەک لێکەوتەیەکی ئەم جەنگا بیرکردنەوەیەکی استراتیژی سیاسی نێودەوڵەتی جارێکی کە بە شێوازێکی تر کەسانێکە بێت بیر بکەنەوە بیرمەندە استراتیژەکان نەخشەدا بڕێشن بەتایبەت لە ئەوروپا بۆ ئەوەی کەەوە ئەو هەنگاوە بنێن و ئێستاش قسەیەکی وا هەیەکەوە بەریتانیا هەرچەندە لە برێکستی کرد و لە یەکێتی ئەوروپا دەرچوو ئێوێ ئێستا بچێتەوە ناو سیستمی ئاسایشی سەربازی ئەوروپا جارێکی تر دەیبگەڕێتەوە لەو بوارە ئەچێتەوە ناو یەکێتی ئەوروپا شنگن یان نا بەڵام ئێوە لە ڕووی سەربازی و ئاسایشیەوە بچێتەوە ناو ئەو یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی کەوا بتوانن چونکە ئەوروپا تووشی شەرمەزاری بووە زۆر بچووک بووتەوە هەر هیچی نەماوە ئەوروپا بۆ بە هاوپێچێک ئەوە چەندەیەها ساڵە بۆ بە هاوپێکی ئەمریکا و سیاسەتەکانی ئەوروپا تەنها خزمەتکاری سیاسەتەکانی ئەمریکا لە چۆرچەوەی نایتۆ